ماڵی ئەو هاوڵاتیە کە ئەمڕۆ بەهۆی تەقەی هێزەکانی لەشکری تایبەت دوو کەس لە ئەندامانی خێزانەکەی بریندار بوون. لە ئەنجامی تەقەی مەشق و ڕاهێنانی هێزەکانی لەشکری تایبەت لە چیای بەنی هەریر چەند گولەیەک بەرەو گوندی بناوی سنووری ناحیەی خەلیفان دەڕۆن دوو هاوڵاتی بریندار دەبن کە دایک و کچێکن. لێرانە لە کاتی نیوەڕۆ لە کاتی کە تەڵەبە لە مەکتەب داهاتنەوە تەقەیەکی زۆر کراوە بەناو بە ئاراستەی گوندی بناویە بەناو ماڵەکاندا هەتا بریندارمان هەیە خێزانی کاکسیامەند و کچەکەشی بریندارن. ئەو تەقەیە هەڕەمە چی بووە وەبزام لە ئاراستەی لە سەرچای بەنی هەریر ڕاهاتووە هەموو بەناو ماڵەکان کەوتووە. بەڕاستی ترس و لە ڕاوچەیەکی زۆری لە ناو خەرچی ئاوایی دروست کردووە. بەو شێوە ناو گوندی بناوی کەتیە لێرەدا وەنا ئەو مارانەکە تێ مەزموعمارەکەن تقریبان ئەو گولانە کە هاتیینە نزیکەی 20 گول لە 30 گولەک بووە لێرە بریندار هەیە یعنی زەرری گیانی هەیە لێرانەدا ئافرەتێک بەخۆ بە منداڵەکە لێرە بریندار بووە لە ماڵی کاکسیامەندی لێرەوە مارەکانی کەشکەتی ماری کاکردو هەیە گولەی بەسەر خانی کەتیا ماڵی کاک نەزاتی هەیە لێرە حینی گولەی پێکەتیا ڕێژەی گولەکان تقریبان 20 تا 30 گولەیە بەڕاستی ئەو زۆرە کارانە و بردومانە هەڕەمەچیانە یعنی دڵە ڕاوچەیەکی زۆری خستە ناو هاوڵاتیانی گوندی بناویە. لە ڕابردوو چەندان جار لە کاتی مەشقەکانی ئەو هێزانە ڕووداوی هاوشێوە ڕوویداوە بۆیە ترس و نیگەرانی لای دانیشتوانی ئەو گوندە دروست کردووە. بەڵێ ینی سا لەو شاخەوە ئەمن کە بە سەربانی کەتم گولەکە دەسوڕا لە سەربانی ئەمیش ڕاوەستامە تا گولەکە نەتەقیەوە کە نەتەقیەوە ئەمیش لەو کاتی مندارەکان بەدوم کەتن لە ترسی مندارەکان گوتمبانە تەقیتەوە بەدەستی فرەمدا خوارەوە لە سەربانی لەو کاتەش ئەوەی مارێک کاکسیامەدی بە مارێک کاکسیامە دیشکەوتن لەوێندێ خێزان و کچەکەی بەرکەوتن هیوادارین جارش کە کارەساتشیوە لە دووبارە نەبیتەوە. ئامیر دەورەی ئەوەی هات ئامیر دەورەکە گوتی ئەمەینە و گوتی بەهەڵە کردیتن و جارشکەش دووبارە نابیتەوە. ئێستا بریندارەکان لە نەخۆشخانەی سۆرانن لەژێر چاودێرینە. چەند ڕۆژێک لەمەوبەر لەلایەن ئیدارەی سربەخۆی سۆران ئاگاداری هاوڵاتیان کراوەتەوە لە سنووری سۆران تاقیکردنەوەی چەک لەلایەن هێزەکانی پێشمەرگە ئەنجام دەدرێت بۆیە پێویستی ترس و نیگەرانی و لە ڕاوچێ ناکات. لەو کاتانەی گوێبیستی دەنجی چەکەکان دەبن. ئوسمان کورسات نیوز گوندی بناویەی ناحیەی خەلیفان.